سڵاوتان لەبێت بینەرانی زانکۆی نۆڵج ئەمڕۆ سێم پاڵەوانیەتی یاری شەترەنج لە زانکۆی نۆڵج بەڕێوە دەچێت. ئێستا دەچمە لای کاکەکار دڵزار سەرپەرشتیاری یاریەکەیە. کاکەکار سڵاوت لێبێت کاکەکار چۆنی؟ یاریەکە چۆن بەڕێوە دەچێت ئەگەر بێت و زانیاری زیاترمان پێ بدەیت لەسەر یاریەکە؟ الحەمدولillah یاریەکە زۆر باش بەڕێوە دەچێتن. یاری پاڵەوانێتەکە بە شێوازی تەسقیط فەردی دەکرێتن کە الحەمدولillah ینی ئەنجامێکی زۆر باشی هەیە کە ئەویش سەر و هەشتا یاریزان بەشداری کردیا ئەویش کە ئەنجامێکی زۆر باشە لە زانکۆی نۆڵج. ئێستاش دەچمە لای دکتۆر بەهاد حەسیب قەرەداغی یەکێکە لە بەشداربووانی پاڵەوانیەتەکە. سڵاوت لێبێت چۆنی؟ ئەحواڵت؟ پاڵەوانیەتەکە چۆن دەبینی چۆن بەڕێوە دەچێت؟ باشە زۆر چاکە یشێکی زۆر چاکە. من خۆم هەر لە مناڵی و حەزم لە شەترەنجە و زۆرشم پێخۆشەکە زانکۆی نۆڵج. ئەمڕۆ من بەڕێکەوت هاتم سەردانی دکتۆر ئەحمەدم کرد وتیانەوە پێشبڕکێکی شەترەنجیەوتم حەزەکەم ئامادە بکە. زۆر بەخێر بێ ئێمە زۆر خۆشحاڵبوون بە بەشداربوونی جەنابەت. کامتان براوەی یاریەکە؟ من گەمێکم بردوێتەوە ئەمە گەمی دووەمە. لێساوە پیرۆزە بوویتەوە. باس بە قوربان. چیت هەیە بۆ ئەم یاریە پێ دوایە بەردەوام بێت باشە؟ ئیشێکی ئێجگار زۆر باشە. شەترەنج باشترین هۆکارە بۆ ئەوەی مرۆڤ فێری شیکردنەوەی شت ببێ، فێری بەرگەگرتنی هەڵوێستی قورس ببێ، زوو خۆی نەدا بەدەستەوە بیر بکاتەوە، لە ژیانیا فێر ببێت چۆن کێشەکانی خۆی چارەسەرەکە. ئەمە باشترین شتە بۆ هەموو کەسێک و بۆ تەمەنی سەر و 50 ساڵیش ئێجگار زەڕوریە بۆ ئەوەی تووشی زەهایمەر نەبیت. کۆتایی بە پاڵەوانیەتەکە یاری شەترەنجی ئەمڕۆ هات با بزانین لە کۆتاییدا کێ دەبێتە براوە؟